خب وەختان وەخێر و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سڵامەت ون. ئاگادار بووم گوێکە لە تەلەڤیزیۆن ڕوودا و بە عنوانە دیبەیتە ساڵ، ئەڵبەتە منازەرەس بە احتماڵە فرە بە چونکە دینی عەرەبیەکەیوە تا دیبەیت لە نێوانە دکتۆر موسەنا ئەمینە یەکگرتووی ئیسلامی و نوێنەرە پارلەمانە عێراق لەگەڵە دکتۆر عەبدولەتیفە سەلەفی لەسەر قەزیەی فلستین. من بەموناسبەم زانی لەبەر گرنگیە قەزیەی فلستین سەبارەت بەم شتەی کە ناویان یا منازرە و نازانمیش بۆ دوو نەفەریان لە دوو نهلەیە خوێندنەوەیە ئائینە محەممەدی بان کردبوو بە ئیدعای خۆیان تحتە ناوە ئیخوانی و تحتە ناوە سەلەفی. لەسەر ئەمە ئەجوێین هەڵبەتە سەرەتا من کۆمەڵی ئارگیومنتە ئەوانە لێ ئەدەم و تێمە سەرە خودە بابەتەکە کە ئەمە ئەجحافکردنە خۆ ئەچاوە خەڵکیکردنە بە میدیا و دەستگاهە پڕۆپاگاندا و کەرەستەی مدرن سعی و تەلاش و هیمەت لە گەوجاندن و خەڵەتاندنە ذهنیەتە ئینسانەکانە. هەر بۆیە من سەرەتا تۆزێک لە قسەکانیان لێ ئەدەم و بعد وردە وردە لەسەری ئەدوێم. دەم کوشتاری جوولەکەکان وەرن سەیری سیرە و سیفاتی پێغەمبەر بکەین درودی خودای لێبێت. کاتێک کە مشرکین لە جەنگی ئوحوددا هێرشیان هێنا بۆ سەر مسلمانان، پەیامبەر درودی خوای لێبێت نەچوو چاڵێکەڵ بکەنێت و خۆی بچێتە ناوی و مناڵەکان بخاتە دەرەوە و بیان کات بە قەڵغانێک بۆ خۆی، بەڵکو خۆی لە شاری مەدینە هاتە دەرێ بۆ ئەوەی کە خەڵکی سڤیل و خەڵکی مەدەنی تووشی کوشتار نەبن. لەلایەکی ترەوە دەڵێت قورئان جەنگی ئوحود بە شکست ناو دەبات، بە مسلمانان دەفەرمێ فەشیلتم، لە کاتێکە 7 مسلمان شەهید بوون. پێغەمبەری خوددا و ئەسحابەکانیشیان لەگەڵدا بوو. نازانم چۆن کەسانێک جەنگی غەزە بەسەرکەوتن دەزانن. لەو لاشەوە کەسانێکی دیاری ناو ڕەوتە ئیسلامیەکانی کوردستان دەڵێن هەر لە بنەڕەتەوە لە مەنهەجی مەدخەلیەکاندا جیهاد نییە و هیچ پێشینەیەکی جیهادیان نییە و ئیشیەوان پاساوهێنانەوە و سارکردنەوەی مسلمانانە دەرهەت بۆ هەموو زوڵمەی کە لە جیهاندا لێیان دەکرێت. ئەوان تانە لە فەتوای یەکێتی زانایانی جیهانی ئیسلام دەدەن کەچی سەلەفیەکان بەقەت خەڵکی ئەرجەنتین و بەرازیلیشان پێ نەکرا، نەهێئی کیبار العولەما نەخۆیان هەر لە گربوونەوەیەکدا نەک فەتوای جیهاد تەنانەت ئیدانەیەکیشیان بۆ مێژوو تۆمار نەکرد. چەند مانگە باوەڕداران لە کوردستان کەمپەی نەکەن و هاوکاری کۆکەنەوە بۆ مناڵان و گیانفیدایانی غەزە هەر واز لە جیهاد بهێنا، وەک ئینسان لە ڕادیۆ و تیڤیەکانیانەوە نەیانوت خەڵکینا بە دوو قڕان بەشداری بکەن. ئەگەر بە قەولی خۆتان ئایا سەلەفیەکان پێتان وایە دوو هێزی نابەرابەرن و حەماس هەڵی کرد، خۆ ئێوە ئەزافلیمانیشتان جێبەجێ نەکرد لە کاتێکا لە بواری داهات کۆکردنەوە بزنسدا دەستی باڵاتان هەیە و هەمیشە ڕاکانتان یا هی سعودیەیە یا قسەی ولی ئەمرەکانە بەزاری ئێوە دەگوترێت. ئەم قسانەی کەوتم ئەمە جەوهەر یا خوڵاسە یا پوختەی ئەو گفتوگۆ هەندێک جار لۆجیکی و شەرعی هەندێک جار توندەیەکە. بەم سەرەتا بێژم کە ئەم شتێک کە بەناوە منازرە دەست پێەکات شەڕەشمشێرە نێوانە دوو گلادیاتۆرە بۆ پڕۆپاگاندایە دەسەڵاتیە مەزهەبی پێگەییە ئاینیە خۆیان. ڕەبتی بە قەزیەی فلستینەوە نییە، هیچ ڕەبتێکی نییە، نە بە تەئیدیۆ نە بە ڕەدیۆ. جام ئیدعاکە کردم ئەم حکومەکەدام لە خلالە قسەکانیانە بە قسەهای ئەوڵیان بکەن لەسەری ئەدوێم. ئەم جۆرە دنیای میدیایە کە ئەمڕۆ دروستکریاگە و بەسەر شۆک دانریاگە و ئینسانەکانیشە دائیمەن شۆک بوون. نازانم خوا پەنامان بە ئەم شۆکە تاکوێمانەوە، یعنی ئیتر چیمان پێیەکا کە ئێمە هەر دەفعە و شۆکێکی تر بکەین و ئەم نەهایەتە و ئەم لیمتە شۆکەوا لەکوێ ناوی ئەنێن دیبەیتە ساڵ. ئۆکەی دیبەیتە ساڵ بۆ دیبەیتە ساڵە دەلیلی چییە؟ خوگرانە بازیە ڕەئال مادرید و بارسەلۆنا ئیستە دانیشتگن لە بەرامبەری یەکتریا، چەپ و ڕاست لە بەرامبەری یەکتریا دانیشتگن. ئەم دوو قوتبی سازیە و نان لێ خواردن لە شانۆگەریە
ئەگەر بەرەی شانۆگەری و ئینتەرتەیمنت نییە بەرەی چییە؟ بەرەی دۆزینەوەی حەقە، دۆزینەوەی باتڵە، بەرەی ساقکردنەوەی کۆمەڵگاس چ بەرەیەکە؟ با بزانین کامە بەرەس. لە کوردستاندا لەسەر زاری لایەنگرانی ئەم دوو ڕەوتە هەیە. من بە سروش لە پرۆگرامەکانمدا هەرگیز ئیسارەی فیتنە ناکەم، بەڵام بەڕاستی ناشمێ بەرنامەکەم تەزیفکردنی واقعی فکری و سیاسی و کۆمەڵایەتی کوردستان بێ. هەمیشە خەڵک ویستێتی ئەوەی کە هەیە لەم منبەرەوە بیبستە، نەک ئەوەی کە ڕەنج ڕەسمیەکات و دیزاینەکات و ئیخاتە ناو مێشکی خەڵکەوە. بۆ ئەم گفتوگۆیە دوو لە ناوە دیارەکان لە عەلامەکان کە بەڕاستی گەنجانی هەم یەکگرتو هەم بە شێوەیەکی گشتی ئیخوانی هەم سەلەفی کاریگەرن بە بۆ چوون هەڵوێست و بیرروڕاکانیان ئەوانیش بەڕێزان دکتۆر موسەنا ئەمین هەروەها دکتۆر عەبدوڵلەتیف ڕابەری ڕەوتی سەلەفی لە هەرێمی کوردستان لەگەڵ هەندێک لە شارەزایان و شەرعەزان و لایەنگرانیان لێرن بۆ ئومێدەی کە شتێک سەربار بکەین. بۆ ئەم پرۆگرامە ڕاستی من بە کۆمەڵە لەو خەڵکانەم وت کە سەلەفیەکان لیان نیگەران و قسەی توندیان کردووە لە هاوشێوەی کاک حاجی کاروان، کاک دکتۆر ئەحمەد بەرزنجی، بەڵام بەڕاستی کاک ئەحمەد پێنجێنی بەڕاستی عوزریان هەبوو دەرفەتەکە وتیان بۆمان گونجاو نییە نەهاتن بەشداری بکەن، چونکە دکتۆر عەبدوڵلەتیف پێی وتم بە حرفێکیش دکتۆر موسەنانم بیستووە لەسەر ئەم مەسەلانە قسە بکە و بە شەخسی پێشووتر من تا ئێستام خصلەتمەند لە هیچ کوێیانەوە و بارە ئەوڵام قساکەم جەماعەتە منافق ئیسلام باز دعوتکەنەم دیبیتە دعوەتیان کە بە سەلەفی باز و بە ئیخوانی باز و وەکو کۆتر باز و ئەمانە دعوەتیان کرد چۆن ئەلحەمدولیلا ئەمانە موسڵمانن و ئەلحەمدولیلا ئاینەوە نەڕێەوە تا بزانی ئینتەرتەیمنتە یا خواپەرستیە با بزانین کامیانە بزانین سەرگەرمیە و شانۆگەریە یا ڕەبتی بە عبودیەتە خوداوەندی و هەست بە شوێنە حەقاچوونە کامیانە. من تا ئێستا ئەمە نەوتکەوە لێ لەمەوە ببعد ئەمە تاکەن بۆ ئەوانەی وا دوێشە و لە کوورەیە ئەمە کۆبوون و سەرگەرمیان نەبوو خەری بوون گوڵە بە ڕۆژەیان نەخوار بە دیارە شێرەکانیان و شێر عەبدوڵلەتیف شێر دکتۆر موسەنا ئەمین. ئۆکێ سەرنج و تێبینێکم لەسەر بۆ چوونەکانی نییە. ڕاستی منیش وتم بەڕاستی دکتۆر موسەنا ئەمین تەمسیلی وجهە نەزەرێکی خۆیەکە و دنیابینیەکی خۆی هەیە و کەسێکە پێی وایە لە دوای پێنج فەرزەکە بەقەدەر شەشەم فەرز سیاسەتکردن بۆ ئیسلام لەم ئەسڵدا زەرورەتە، واتە نە ئەو هاتووەشتی شەخسی بڵێن ئەم هاتووەشتی شەخسی بڵێ وەرن تێمان بگەێنن کێ لەسەر حەقا هەڵەی حەماس چییە بە پێودانگە شەرعیەکان. با قسە بکەین لەسەر ئەم مەسەلەیە. ئایا حەماس شەڕی بە وەکالەت دەکا؟ ئایا ئیسلامیەکان شەڕی بە وەکالەت دەکەن؟ ئایا بە پێوانەی قازانج و زەرەر ئەم هێرشانەی حەماس کردی بە قازانجی موسڵمانان و دۆزی ڕەوای فەڵەستین ئەشکێتەوە یان نا؟ بۆ ئومێدەی سەرنجتان ڕابکێشن بەخێراتن سەر چاوەکانم. ڕاستەوخۆ من قسەکانی جەنابی شتم کرد و نامێ بچینە سەر ئەو قسانەی کە من کردمەوە. ڕاستی لەوە دەستپێکەم بزوتنەوەی حەماس تۆزێکی تر ڤیدۆیەکیش پیشانێم غەزە پێشووتر غەزە ئێستا، بەڵام بزوتنەوەی حەماس لەوێ پێیان وایە ئەوە شەڕی تۆشەکەن، لەوێ شەڕی جیهانی ئیسلامیەکەن، شەڕی هەموو مسڵمانانەکەن، شەڕی کەرامەتی مسڵمانانەکەن و بە تایبەتی شەڕی تۆشەکەن. کاک دکتۆر عەبدوڵلەتیف بۆچی ڕخنیان لێگری و پێ وایە هەڵەن؟ الحمد لله والصلاة والسلام على رسول الله. داواکارم لە خۆی پەروەردگار هیدایەتماندا ئەوەی حەقە ئەوە بڵین، ئەوەی کە نایزانین فێربانکە، ئەوەش کە سەوابە و لە خێری ئیسلام و مسلماناندایە ئەوە بێنێتە سەردەممان و هیدایەتی هەردووکمان و تێگڕای مسلمانان بدا لەسەر حەق کۆمان کاتە. و داوا لە پەروەردگار دەکەم بۆ خاتی ناوجوانەکانی سفاتە بەرزەکانی مسلمانانی فەڵەستین بەگشتی و غەزە بە تایبەت بپار. من هەر من بابە زمانەوانی ئێژم تا بزانی وزوانتان سەقەتە پەروەردگار هەمان خواست سفەتە خواست هیچ پیاگی پەروەردگار نییە. خوای پەروەردگار سفەتێکی ناشرینە لە زوانە کوردیایەوە دروستان کردگە. یعنی چی خوای پەروەردگار؟ پەروەردگار فقط سفەتە خوداوەندە و بەناو خوداوەند و بەحسەکرێت.
هم خواس و هم پەروەردگارە مرتبەتە کامیان وا لەسەرتر و پەروەردگاریەکە یا خواییەکە. من کارم بە زوانەکە هەسان کە تۆ ئەم تەلفیقە بۆ بکەی، گەرەکتە ئیعجاز لە زوان بکەی، گەرەکتە چی بکەی بەمە، چی دەلیلێکی ئەس خوای پەروەردگار، خوای جەبار چۆنە، خوای عەلیم چۆنە، خوای حەکیم چۆنە، ئێوە نایجی خوای معەلیم. سێت و سەرکەوتویان کا بەسەر ئیسرائیلدا و هەرچی دژمنی ئیسلام و مسلمانانە خوای پەروەردگار بۆ خاتی ناوە جوانەکانت لوتی بشێنی و کەید و فێڵیان بخەیتەوە سەرسەری خۆیان. سەبارەت بە حەماس ئەو شەڕی کە دەیکا لە جیاتی من لە جیاتی تێگڕای مسلمانانی جیهان دەیکا، ئێمە دوو شتمان هەیە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا دەبێت لێکی چاکەینەوە. یەکەمیان نیەت، دووەمیان موافقەتی ئەم کردەوەی کە بە نیەتێکی پاک کردوتە. ڕاستە نیەت زۆر گرنگە، ئینسان هەر شتێک دەکات نیەتی خوا بێ، نیەتی خزمەتی ئیسلام مسلمان بێ، بەڵام لەگەڵ ئەوەشدا مەرجی دووەمی قبولبوونی ئیشەکانمان ئەوەیە کە موافقی شریعەتی ئیسلام بێ. هیچ ڕۆژێک نەهاتوو من قسە لەسەر نیەتی هیچ حەماس بکەم، هیچ ئەندامێکی حەماس قسە لەسەر نیەتیان بکەم، یا لەسەر هیچ بەڕێزێک لە یەکگرتوو بێ، لە کۆمەڵ بێ، لە هەر حیزبێکی ئیسلامی، حتا لەگەڵ سۆفیەک نەهاتوم قسە لەسەر نیەتی بکەم بڵم نیەتی بۆ خوا نییە. بەڵام بۆ ئەوە بۆ خوای گەورە خۆی دەزانێت، بەڵام حوسنی ظنمان هەیە کە نیەتیان خوای گەورەیە. بەڵام دێنە سەر ظاهیری ئیشەکەیان کە لە تەرازوی شریعەتی ئیسلام بدرێت، ئایا موافقی شەرعە یا مخالفی شەرعە. ناکرێ هەر کەسێک یا هەر تاقمێک، هەر گروپێک، هەر کۆمەڵە کەسێک ڕاست بنەوە بڵێن ئێمە جەنگێک دەکەین، بڵێن دەستان خۆش بێ لەبری ئێمە دەیکەن ئیشەکەتان چاکە، دەڵێن خوا پاداشتان داتەوە لەسەر نیەتی باشتان، بەڵام ئەو ئیشەتان دەبێت سیر بکرێت. ئایا لە مەسلحەتی ئیسلام و مسلمانانە یا بە زەرەر دەشتێتەوە بەسەر ئیسلام و مسلمانان. تۆ هەرچەندە بۆ خودی منیش بکەی، بۆ کەس نەیکەی، ئەگەر حەماس لەم جیهانەدا بۆ کەسە میشەنەکە بۆ من بیکە، بەس ئەوە کافی نییە بڵێم تۆ مادام بۆ من دەیکەی، من دەڵم دەستت خۆش بێ، دەڵم ئەو ئیشەی دەیکەی ئایا ئەو مەرجانەت تیادا مەوجودە کە بتوانی پێی هەستیت بە قازانج و بەرژەوەندی ئیسلام و مسلمانان بشتێتەوە ئەم بەزەرە. گلەیەکە لێرەیە، ئەم ئیشە ئایا لە توانای حەماسدا هەیە پێی هەستێ بە تەنها لە کاتێکدا هیچ کام لە وڵاتانی عەرەبی و ئیسلامی لەگەڵ نییە، یا لە توانایدا نییە؟ نەک وڵاتانی عەرەبی و ئیسلامی لەگەڵ. خۆ باغێ دکتۆر عەبدولەتیف بۆ تەنویرە زەهنە جەنابەت و پەیڕەوانە جەنابەت، بۆ ئەوەی کە ئێوە ڕاست دانیشتن و درۆیژن، بێژم کە تۆ کە لە پێگەیە سەلەفیەت وێسیاگی و قەراعەتێک لە مەتنە محەممەد وێسیاگی سەبارەت بە دیاردەیە خەریکی قسەکەی کە نەقڵە تۆ لە ئۆهدەی بەرنایەت، تۆ لەگرا بەراهین بەکار ناوی، تۆ شتێک بەکارەوەی بەناوە نەقڵ، یعنی ئێمە تا تەکانە خۆین تۆ قالە باقر، قالە پێغەمبەر، قالە لە قورعان مثالێ تێری تۆ نەقڵەکەی و بەرداشتە خۆت لە نەقڵەکە باسەکەی. ئەمەی تۆ لە ئوموراتە دنیای ئەمڕۆ کاربوردی نییە، دووە لە عەرەبی ئیسلامیمان نییە، ئەمانە ستەیتن، تەقسیم بەندیە جیهانە جەدیدن، ئەمانە خلافەت نییەن. و تۆ هیچ وەختێ ئومەت نەوگی، تۆ ئەگەر خۆت بە سەلەفی پێناساکەی، سەلەفیەت مەحسوڵە دنیای مۆدەرنە. دە بهترین حاڵەت وەڵامدانەوەیە کە بە پێزانینە بە دواکەوتن و داپڵۆسیان کە ئەتوانێت محەممەد عەبدولوەهابیش بخرێتە ناوە جومبشە ئەحیا، تەجدید و ئیسلاح. ئەحیا، تەجدید و ئیسلاح دیار مۆدەرنە، تکرارێکم ئەلمانیە. ئێوە تەلاش ئەکەن لەگەڵ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ هەزیزە خۆتانە، نابودیە خۆتانە وەڵامێک بدەنەوە تا دەسەڵاتی لێ دەربێنن. ئەوەڵین کار ئێشێ بیکەن
كهروا شاه ولي الله الدهلوي ايكات هروا حمي عبد الوهاب ايكات هروا يكل دوا يكل جمال الدين السدابادي قرتقا تان نحليك ختم با إخوان المسلمين يود تلاش أكن إسلام الجديد تأوريزا بكن تاجتي بناو أمة دروسكن ويوناتوان أمة دروسكن ناتوان كارتانا كشيتا تطبيق الشرع دان ناتوان تأوريزا إسلام كل دنيا جديدة تطبيق الشرع دان يشتان أوي تو أقريتا وسر القرآن بو خاطري وسبتواني أمة دروسكي تو إيجيت اجتهاد جورا وجور باعث اختلاف الجهان المسلمين بوكا تو مراجعة أكيتو رجعت أكيتو أقريتو خد أم قرانوا ديار دي مودرنا تو لم قرانوا دعاكيك بتواني أمة ساسي بكي دكاتك خد اختلافاتك وتمام اختلافاتك لقراءة القرآن لتفسير القرآن تو حج وقت موفق بتوليد أمة إسلامي نوكي حج وقت لا يجبر هيك تاريخها تو أمة إسلامي نوكا بو أو أم قصانيك من بوتيا كم بدنياي مودرنة تو ناود دكتور عبد اللطيف السلفية بتخش بيجن دكتور تو مفتي أعظم نيت تو دكتوري يعني دي سنوة تايتل مودرنة استكاوري كي وكتو بو حزكا تايتل مودرني بيت بو إيوه حزكا لمؤسسات دنياي مودرن كالكور بقدن بو بيتان خوشة بالدكتور ناوتان بوان تو چه دكتورايا كتاز چه تزي كداغا چه دكتوريني كداغا كتايبت بخوتا چه تايبت من دي كتاز كدكتوري تز الدكتورا كان إيوه كوا أو داكتريني كتول إسلامية هسبا من بيوينم من دكتوري إسلامية إيوه چه شكلية اللي كودري تيرن بتايبتي ويك خيلي زد مودرنيتن تولنا ودل مودرنيتن ممكن بوجي إمكان بونت بيا كردقا بعد ادعاءكي مودرنيتن ردكيتو يا ألمانية ردكيتو تو صلاحية باس كردن لسرم مسألة تانية يسبيتشم بزانا تو أنشك بي إجي دولة عربي دولة إسلامي أما نستيتن نيشن ستيتن تو وافر زكية چمكي انت زايد دروس كرقة بناو أمية إسلامي أحيانا شعب سوري شعب لبناني شعب جزائري شعب سوداني شعب اندونيزياي أخيت الناوي لخوتو إيجي أما أمته لكاتك وانية حج وقت ندبوغا وتو خريكي لعالم خيالة مردم أقو جنيد وكلاوني تسري بزانا تو حلم دنيا مدرنة كادعاي دولة عربي أكي شتي كز ديار دي كز مناو ديار دي استعمار يعني ولاتانا أوروباي تين بو دروس كردنوي بازار دس أدن لمراكزيك وبيغاكاني أقورن كومالي تأخيراتي تيا دروس أكن كبعربي يعني كولونايزد أكن أما بعربي ترجمة أكريتو استعمار يعني أودان قردنوا تماما مشتاني كأيو الليود ودسيبو أوان روبونا وتك استعمارة لقزي استعمارة بودوس كردن استيت تو چمكي كتز بناو تحقير تاريخي تحقير ميجوي مثلا چينيا كان بخاطري بتوانن حيبونوا هستنوا
دوران تحقير تاريخي خويان أقرينا والدوران الشر الترياك وكاتي وإمبراطور شكست أخوال أوروباية كان وولات تشين دابش أكريت سر وتقسيم أكريت سر دول مختلف الدنيا دا أمريكا وتا ألمانيا وتا جابون تا بريطانيا تا فرنسا بما يجد لحظية تحقير تاريخي تاچن بتواني بوبير هينانا وي لحظية تحقير تاريخي خوي حيكاتو دادي كاكا أو لطيف لحظية تحقير تاريخي عرب والك شوها كما سوالك شوي ربطي باستعمارنية شي بقريته والدواء تبقى ام تاريخ كزاية بقريته والدوران آخرين خليفة عباسي كهلاكو خان يخجي بو چون دواي او عرب اروات بياوان ميزة حشتر اخوا وإيتر ربطي بخلافته نية بخلافتنا مني عرب اتفاقا بمودرنيته لبيمان سايكس بيكو حي أبيتو سايكس بيكو أحيانا لحظة تحقير تاريخي عثماني وأقر عثماني منتسبة بالترك بزانين لحظة تحقير تاريخي التركة بلام تو بيسو يك ولات عربي بممكنك بيستو يك دولة ملتي بيدروسك nation state تو أغاية عبد اللطيف السلفي ناتواني لاردانيشي راس بيجي تو راس دانيشكي لاريجي تو ناتواني تاقيل بني تسر مثل الريش دابني ادعاب كي السلفي شوين كوتق ابن تيمية وحمي أو الوهاوي لدنياي مودرن امروا بأنباشتو كالكبون دنياي امرو بكرستو إمكانات دنياي امرو وبمودرنيته وعلمانية ممكن بوي كاني بكار بينيد بعد دانيشي خرقينية إسلامي ليبي كواتا بالتعبير الإسلامي تؤمن دولة إسلامي مانية دروكي نسمان إما دولة ملة مانس نيشن استيت مانس نزمة سيستم الجهانية جعلناو أم نزمة سيستم الجهانية بديديتي تدلو بناو إمبرياليزم إيوه بعنوان الإسلام حجكتان بو إراءة كردنية تناند لبش مبارزة كردنا بلكو تماما چمكا كانت شب أقرن وكل كدي ورقنا أغاية عبد اللطيف سلفي قسط معناي جاست نادات قسط لقرآنا معناي جاست نادات وتو حيج وقت بدون كالكود قرتن لفلسفية يونان كم كيكت بناوة إدالة كم كاميز نكردك حيج وقت نتكردك حيج وقت نتكردك ولا الدقة كيش تانيتا قسط أو معنى نادات بس أغاية أو لطيف تو صلاحية الدنيا در مورد فلسطين قصبكي چون تو يك رسالة دروس كردن أمة إسلامي بقى ناتوانيت نتكردك ناتوانيت نبوغا دو رسالة دروس كردن خلافة إسلامية ناتواني نتكردك تو ناتواني نو كرة دولة ملة بديدية مودرن بي دانشي قرقين إسلامي دي بي أجر إما دولة إسلامي قبوكين أو جار تمام أم دولة ملتانا بنياد دارشتن الشركن شو نال جامعة إسلامي أمتويت جامعة إسلامية وقت التقسيم أكري بشي تقسيم أكري بالنيشن ترجمية الشعب العربي ناويتو نيشن قسيم مفتى شعب ناويتو نيشن بديدي مودرنا وأما فلسطين شيء مودرنا
نخوات أو تاريخي تول إسلام بحثي كي بنا وحملي مغول وإسلام نخوة فرقك خلي فرقك أزاني شون فرقك هروا فرقك كشيوي برهم هنانه دوران كويل داري لقل شيوي برهم هنانه دوران في أودالي لقل شيوي برهم هنانه دوران سرمایه داری فرقك مالكي توبو بدورانك ايجي سرمایه داری بدورانك ايجي فيوداليزم بدورانك ايجي بردداري فرق مالكي فرق مال الشيوي برهم هنا چون لدوران كويلة داريا كويلة كرستس اصلا خوي كرستس اتواني بيكري بفروشي بيدي بكري كويلة كرستس إنسانية لدوران فئوداليا رعيت بزنت للسامان برهم هنان دورنية تيقوا لقويا لقل زمينة زمين بشيكة للشيوية برهم هنان أو بشيكة للتعلقات أو بلام لدوران سرمایه دارية برهم هنر لكرستي برهم هناندن دورو خريتو بما ايجن سرمایه داري أغي عبد اللطيف لذا أغي عبد اللطيف دولة مصر حكومة خلافة فاطميونية نعم هرواك أو دينار عراقي ولا جيرفانتا دينار سردمان امبراطور الرومانية كاركرد بول غورياغا تعريف بول غورياغا تعريف بازار غورياغا عبد اللطيف السلفي غورياغا بازار كون بازارك بازار كون چمك كونه بازار كون شوينه آلو گور کردنه بازار کن شوینه آلو گور کردنه وچاو وچ کردنه تاو توی کردنه شتیک دی شتیک دی لگرا چی حکمکا لگرا قیمت موجود نیه نريد حكمك عرف حكمك باكتي جگره أدي ودود على مريشك عرفة سنة كارما مزيك أدي ودو قاس عرفة 2000 جويز أقوريتا وتكا دو سر حيوان عرفة قيمتي ديالية بازار جديد قيمتي واتيا توشتيك تيتا وسد بناو بول وقيمة دانيت أما $1 مريشكي $4 اگر حاليت اوي اغاي او لطيف السلفي تو ناتواني قمة بنيت سر كرسيك قصي دوران أصحاب كأف بكي صابون قرن بيستويك لخوت بي ناتواني ادعاي والعطانة مسلمان كي وا بدي بخلقي ما كأمانة بردوامي أمي إسلامي قصي مفتر قصي مفتر مطلقا قصي مفتر أصلا سبب دروس بونه دولة لبنان دولة العراق دولة سوريا دولة مصر كردن أمة إسلامية نيك دسكردني كي ولاتي بناوي سعودي عربية دروس أوي مملكتي بناو بن ماليه كي وقتي تو تي وأمانة أحيانا قبول كين أمانة أمة بوغن كحج وخنوغن تقسيم يعني كي
وچەم کە ئومەتی هیچ معنایەکیان تیان نێت کاورا بێتۆ سیتیزنە سعودی عەرەبیە بێتۆ سیتیزنە سووریا ئێمە وڵاتانە ئیسلامیمان نییە نیسمان ئێوەش ئەم تەعاریفە تکرارکەن و بێژن منزورتان چییە لە وڵاتانی ئیسلامی تداعیە چی ئەکات و خەلافەت تداعیە ئومەتە ئیسلامی ئەکات و کەواتە تۆ لەگەڵ ڕاست ناکەی نە سەڵاحیەتە ئەم بەحسە هەست تۆ نێتە جێگەیەوەی کەم بەحسە بکەیت چون مەسئلەی فلسطین و قضیە فلسطین قضیە دنیای مدرنە فەرقەکەش ێزانی وا لەکوێ ئەمە حملەی هولاکۆخان نییە بۆ ئیبن تەیمیە ئەمە دیاردەی مدرنە دەوڵەت ملەتە وا لە ژێر نەزم جیهانی ئیمپریالیزم و تێت مردمێک بتوێنێتەوە ئەمڕۆ ئیسرائیل نەک موئەسساتی بەسەریان و دانیاگە مێژوویان ئەگۆڕێ دەستکاریە تاریخیانەکە حافزەی تاریخیان ئەشێوێنێت بە بەردەگیە مطلقیان ئەکێشێ خاکیان داگیرەکە و شناسە ئینسانیان لێسێنێتەوە و بە کەرەستەی مدرن ممکنە بە کەرەستەی مدرن ممکنە اتفاقه كرش حرب عالمية دوما وحرب عالمية أولا كوت أسر مودرنيتي نوايا هيج إمكانية بو إنسان بتواني 200 مليون إنسان بكوجيت نيتواني مكارك مسألة فلسطين زمانك كفلسطين ئەکەوێتە ژێرە دەوڵەتێکی ئاشکار ستەیتێکی ئاشکاری دەستکرد بە کۆچەندنە یەهودیانە دنیا داگیرکردنە خاکە ئەمانە کۆچدانە ئەمانە دەرکردنیان و گۆڕینە شناسە ئینسانیان مێژوویان تاریخیان ڕەبتی بە ئیسلامۆ نییە هەچ ڕەبتێکی بە ئیسلامۆ نییە كواتا جنابت صلاحية الدنيا سبارت من موضوع قسبكي وحق الدنيا حماسي كمحصول فلسطين بكيف فلسطين تو عامدانا خليك يمكارك همان كارك كدولة إسرائيل قريكي سيبيكات ويهود جهاني قريكي بيكا لەگەڵ نییە ئایا ئیخوان مسلمینی جیهان لەگەڵ حەماسە کەسی لەگەڵ نییە بەپێ و دانگە شەرعیەکان هەڵەیە بەڵێ هەڵەیە و ئەم هەموو مەزدەر و سەرچاوی شریعەتی ئیسلامیشم هێناوە یەک بە یەک دەتوانم دیاریکەم قیاس بە چی هەڵەیە قیاس بە کام ڕووداوانەی ڕابردوو قیاس بە کام جەنگانە ئێمە کۆمەڵە جەنگمان هەیە لە مێژووی ئیسلامە هەر لە یەکەم جەنگی بەدری گەورەوە کە لە ساڵی دوی کۆچیا بوو مسلمانان 313 کەس بوون جوولەکەکان 1000 کەس بوون تەنیا چوو بوونە سەر ڕێی قافڵەیەک کە لە ئەمە غەڵەتە ئەمە غەڵەتە تۆ قیاسە دنیای ئەمڕۆ دیاردەی دەوڵەت ملت نیشن سازی ناسیۆنالیزم بووی بە قیاس 1400 ساڵە جەنگە خندەق تۆ غەڵەتەکەی ئەوە کار غەڵەتە وەگەرنە کاکە گیان زانکۆمانکۆکانتان داخن ئەم مستەراوانە داخن دکتور و مکتوریش و خۆتان مێژن قیاس غەڵەتێکە سیستەمە جەهانی نەزمە جەهانی نظام سوڵتە ئیمپریالیزم تعریفی هەست کارکردی هەست ئایستە من تۆزیحە دەورانە سەرمایەداریم بۆ تۆدا فەرقی چییە بە زوانە سادە مەکە شتیان گرتە بوو قوڕ ڕوودا و کارەوا بووەکە ڕوودا و خۆڵە ئەوە ئەچاوە خەڵکی بووەکە گەرەکی بینەری فرە بکە شۆک 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 تاکوێ شۆکمانەکەی کاکە ڕوودا و تاکوێ تا ڕوتۆکردنە خۆمان تا فرۆشتنە کوێمان تۆ قەرارە ئێمە شۆککەی تۆ قەزیە نامەعقولە وا بۆ تێری
بۆ ئەیگریتەوە بە فلستین؟ ئەمانە کەی ئومەیە ئیسلامی بووبن کە ئێستا ئومەی ئیسلامین؟ ئەو دوو نەفەرەوە لە تەنیشتی یەکتریا دانیشکن ئومەی ئیسلامی نیەن. منفعەت وەختە جڕیان بە ئومەی ئیسلامی نیەن. جارێ ئێوە وە نەزەرە خۆتان کوردە عێراقن. ئەمن لە حازە قەومیەتێکەوە. ئێوە شەعب عێراقین. بایعیە عێراق گرن، پاسپۆرتی عێراق وە لە گیرفانتانە. ئەندامە پارلەمانە عێراقن، مفتیە مزگەوتە کوردستانە عێراقن. ئومە لەکوێ بوو؟ کیلۆ چەند ئومە؟ ئەکری دەرمۆردەم ئومە تۆزی قسەمان بۆ بکەن؟ تا بزانین نەزەریەی ئەحیای ئێوە چۆن تەولیدە ئومەیە ئیسلامیەکە، چۆن ئومەی ئیسلامی بەرهەمەهێنێ، چۆن تۆ وەزیفەتە مەسە ئومەی ئیسلامی بەرهەمبێنیت. بۆیە چووگی بوویتە سەلەفی مەرتیکە تا قەراعەتهای جۆرا و جۆر لە ئیسلام لا بووی تا ئومەتێکی یەکدەستی ئیسلامی دروست بێ. تۆ چۆن ئەم تەلەبیر کردەکە؟ دکتۆرە چی تزەکەت لەسەر چییە؟ داکترین یعنی تز لەسەر چییە؟ چۆنیەتی دروستکردنە ئومە دادێ. شەکانیان گواستەوە بە جزداشەوە بەبێ شمشێر بەبێ قەوغان توانیان هەزار کەسەکەش ببەزەن و قافڵەکەش ئازاد بکەن. کی بەرابەری لە ئیسلامدا ئەتوانم خەیبەریشە بۆ ببژێرم، یعنی 2400 مسلمان 1400 مسلمان بەرامبەر بە 10,000 کەس ئەتوانم ئەو شەڕۆ ببژێرم کە یەکەمین شەڕی مسلمانانە لە دەرەوەی نیوە دوورگەی عەرەبی کە جەنگی مؤتە 3000 کەس بوون بەرامبەر بە 200,000 کەس. ئەو کاتە خۆ پێغەمبەر درودی خوای لەبێ خۆی مابوو قابل لە پێغەمبەر لە ئێوە شارەزاتر نەبێت و بچێ سریەیەک بنێرێتە بەرامبەر ڕۆمە بێزەنتیەکان. ئەیتر کام شەرع و کام لۆجیک؟ ئەگەر بەڵگە باس کەم ئێستا تا دە بەڵگە بەلایانی کەمەوە بۆت باز دەکەم لەسەر ئەوەی کە ئەو قسەی کە ئێمە دەیکەین ئەوەیە کە پێغەمبەری خوا لەسەری بۆ عەلەیهی سەڵاتو وسەلام ئەوەیە کە لە قورئان و حەدیثدا هاتووە و یەک تەنانەت یەک بەڵگەش نییە لە قورئان و حەدیثدا پاڵپشتی ئیشەکەی حەماسکات. با بەڵگەکانی خۆم بەسەر چاو لە جەنگی بەدر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام کاتێک کە ڕۆیشت بۆ گرتنی قافڵەیەک ڕۆیشت، بۆ ڕوبەڕووبوونەوەی جێشێکی گەورە نەچوو. ئەمە سەرەتای ڕۆیشتنیان، بەڵام کە بوو بە واقع تەماشای کرد هێزی مسلمانان یەک بەرامبەر سێی کافرەکانە، یەک مقابل سێیە. یەک مقابل سێ مەقبوڵە لە شریعەتی ئیسلامدا، لە قورئاندا نەسی لەسەرە ئەگەر یەک مقابل دەش بێت مسلمان نابێت فیدارکات. یەک مقابل ئاغای ئەو لەتیف سەلەفی من وتم تۆ سەڵاحیەتت نییە قسە بکەی، قسە مەکە. دکتۆر عەبدولەتیف سەلەفی سەڵاحیەتت نییە قسە مەکە، نەخۆت سەڵاحیەتت هەست نە مەنهەجەکەت لەسەر فلستین قسە بکەی، لەبەرەوەی سەوادیت نییە. با من متەوەجێت کەم. بزانە ئاغاگیان ئەو قسە ئەحمەقانەی وا تۆ دەرمۆردە شەڕعیکەی، تۆ هەنووز لە دکتۆرین و ئەلفبای شەڕ نازانی. فەرقش شەڕە دنیای ئەمڕۆتەکە دنیای قەدیم چۆنە. با من یەک نمونەیت ببێژم. هێز کێشە ڕووخاندنە. گورە کاکەجان تۆ بە تیر و کەوانێک و گورزێک و شمشێرێک هەر نەفرێکە پێکوژێت، فرە پاڵەوانی دوو نەفرە پێکوژێت. کورە تۆ خالەدە بنە ڕەشید ئەمە سێ یەک وەسێ تازە لە یەک شمشێرە ئەگەر هەناسە بمێنێ بۆ چوارۆمیە. ئەزانی دنیای ئەمڕۆ فەرقێکی کردەکە. چه فەرقێکی کردە؟ ئەو قسە ئەحمەقانانەی وا ئێوە لە ئەقلیمە کوردستانە ئەیکەن و شەڕ درۆمان پێ نەکردی و شەڕ عوسمانمان پێ نەکردی. ئەمڕۆ تاکە کەسێکە توانت تەخریبیە هەزاران بەرابەری هەست. ئەمڕۆ کەسێک یەک کەس دانیشێتە پشتی تیربارە بیکەیسی لە دقیقە 700 گولە ئەتوانێ بتەقێنی 6 سانیە. 700 گولە 700 گولە 700 نەفەرە کوژێ لە گۆشتە نزیکی باد یەک و دە ئەکا بە تیربارە بیکەیسیە. ئەمڕۆ یەک نەفەر
ب100 كيلو تفجيرات اتواني الشعاع باندازيه 400 متر 500 متر هالتقيني وهل يتقين توان التخريبي توان شون حسابك لمزقوت بهشتا وكما ماشي حسابيك شون حسابيك تو اصلا ازاني فرق الدنيا امرو تك الشر كان قديم شونه فرق الشر جنگ جهاني اول تك الشر جنگ جهاني دوم لتشيابو فرق الشر كلاسيكيه متعارف دواي جنگ جهاني الدوم لجريان الشر كوريا لجريان الشر فيتنام چني تاخيرك شرق جروزني وتشيچناكان لقل روسيا نودكان چگوران كاري دروزكات ديسانا ولا شر شر صالة نودويك حرب خليج چگوران كاري لمنطقة شر دنياي جديد دروزكات تو سوادا مانتاز كجاهلي بودمكي توقساكي كتو جاهلي وسرچاوهاي معرفتيت يا نقليت برامبر بأمورات دنياي امرو جاهلة بوقساكي بخوتكي تبي تخني مردم تو دوس خداوندي يا دشمن خداوندي تو خلق ايمان دار اكي يا بي ايماني انكي كاميان لكوي ام قرآن بتود كيسي تو نزل لباري شربي لكوت كيسي كيوت كيسي تو قرآن بخويني وتو جنرال كيوت كيسي قرآن كيسي لكوي حديث بيغمرة توبو لشتيكا اولا سبارات بدنياي مودرن نزرنيه سبارت بپدیده دولت ملت نظرنیه سبارت بنظام السلطة نظرنیه سبارت بپدیده استعمار نظرنیه نسد سبارت بأمور نظامی سمرتی که تو چون دانشی لخودو قساقی لخودو چون قساقي كيوت كيسي ايوه تخصصتان هزلم زمينه وايشي قسبكن قال الرسول الله خداوند القرآن فرمي يقل برابريسيو لبرابريسي شرش مشير يا شربي كيسي يا شر قاذفة RPG كم شر هزار برامبر 200,000 چه جای یک برامبر سه خدمت کم یک بیگ استادم خدمتت كوات جنجي بدر بوشي وعزبو خوي پرودگارش سری خستن الحمد لله اما جنجي مؤتا او جنگي كخالد رضاي خوي قوري لبي كرويشتن بو اونا چون روبروي او ببنوا كاتك بنيان جمارة كزورا سركوتني خالد لو دابو كانسحابي بجيش مسلمانان كرد وكقرار نوا بس سركوتن حسابك ريانا ك100,000 برابر بعدو 3,000 كاس لسرتا دا خالد يا بيغمبري خو عليه الصلاة والسلام زاني باي ام عدديني دناردن من ما بس من مناقشين يعني نعم لكوي دا مسألة جمارة كرا وببيردان لقرآن شرعي لقرآن دا أول شنقة كانم فيوتي براكم تضل إلا شوي دا ظلم لقرآن دا قرآن أو بري يك برامبر دي حساب كردوا دواتر داي بزان بو يك مقابل دو يعني قرآن استل دانش كده هاي نظامية دنيا تدريس كريت كادر نظامي بيبر ورداكن قوانين الشري بيدن واقعا تو چون بجرأة ودر مورد شر دنيا يمرق ساكي چون بجرأة وقساكي كاك أمور النقلية نقل كار كردي لدنياي امرونية تو اتواني بمجني بخوازي كلابنية السر خلق نياز كان خلق مرتفع كي انسان نياز مندي قوادرتاني نماغا قريكي ضلي اهون بيتو سربكاتا مزقوت بهشتتو تو دسي بيدي تو سريا تاكا ورخوي خوي بخلطيني كيوت كيسي تو در مورد امور النظامي نظر بي إن يكن منكم 100 صابرة يغلب 200 قرآن وهذا فرمي نص قرآن أي أجر توشي دي قرآن دروكا لقدا دروكا تو قرآن خستو درو لبروي من امرو فكرة كم بهبون كلاشينكوفيك مخزن حفتاو بنجيكي تابيت
لو مزگەوتە بەهەشتە یەک نەفەر لە بەرامبەر گشتانە ئەوێسم و گشتانە کوژم دەی واکەی تو خەریکی واکەی تو باعس ئەوی قورئان بکەوێتە درۆ تو باعس ئەوی تو فەکتەوا بوو تێری تۆ بۆ دخاڵەتەکەی لە شەڕ خوا ئێژی یەکێ لە بەرامبەری دووان دەی من کڵاشینکۆفم وا پێ مەرتیکە دەوانچی چواردە خۆرم وا پێ تیربار بیکەیسیم وا پێ خۆ شەڕە ساتور ناکەم مەرتیکە یعنی ئەو ئەحمەقانەی لە پشت سەرە تۆ نوێژ ئەخوێنن ئەمە نایفامن هەر مشتی ڕیژیان بەردا کەسە و ناوگەڵیان ئازاد کردگە تەواو لە تۆ سوعال ناکەن مامۆسا عەیبە مەینێ لە قورئان مەینێ ئەمە بوو ئەو زەمانە بێژیاگە ڕەبتی بە ئیمڕۆ نییە شتادی لەسەر ناگرێ مەکە ماڵم قسانە نییە مەکە ئەی بۆ تاڵەبانە ئەفغانستان ئەم تەحلیلەی نەکرد بە 50,000 هێزە نظامی و ویڵاتە متحدەی ئەمریکای دوای 20 ساڵ کردە دەرەوە لە ئەفغانستان ئەتەینی لە بەرامبەری ئەیتەینی قعێک بووین لەوە زیاتر بوو دەبێت قائیدی ئەو جێیشەی مسلمانان ئیجتیهاد کات و سیرکە کەزانی لە مەسلحەتی مسلماناندا بەردەوام دەبێت کەزانی لە زەرەردا دەبێت ئینسیحاب بکە بۆیە جائسە بە حاڵیکەم دکتۆر ئەو لەتیف بە حاڵیکەم مادام تو دخاڵەتەکەی لە هەرچی کارەوا سەر ناوێت و با بزانی ئستراتیژیهای شەڕکردن ئستراتیژیهای جۆرا و جۆرە ئێوە هیچ وشەیەکتان نییە بۆ ئستراتیژی نزیکترین وشەیەکە بۆ ئستراتیژی ئەتوانن بەکاری بم خوڵتە توش خوڵتەی جۆرا و جۆردا بنێ بۆ شەڕ خوڵتە هەر کام لەمانە ئامانجێک ئەپێکی تەرۆر شەڕە گریلایی گشتی تعریفی هەست خوێندنەوەی هەست تەرۆر ممکن نییە کارە عەبەسە ئەگەر میدیا موجود نەبێت تا تۆ کارێکە ئەیکەی بە سەمع و نەزەرە عمومە خەڵکی نەگەیەنی دیاردەیە تەرۆر لەگەڵ دروستبوونە میدیای گشتیە تێتە دەرەوە متوەجێ بووی جەماعەتێ کە تەوانە شەڕ گریلاییان نییە هێزەکان ئەوەنە نییە بتوانن شەڕ گریلایی بکەن ناڕۆن سەر تۆزیحتانە شەڕ گریلایی بۆ تۆ ئەڕوات لە شارێکە لە جێگەیەکە زرمەیە دروستەکە یەکێک ئەکوژێ ڕووداوێ دروستەکە کە چی بوێت لەبەرەوەی لەو شارە خەڵک بزانێنە تۆقاندنێکە ئیجادیەکات ئەو جار ئێشێ لە ناوە میدیا دەنگباتۆ تا فرە کەسێک ناوە ئەمانەی کە تەوانیان نییە حرەکەتە گەورە نیشان بن بە حرەکەتێکی چکۆلە ناویان بتەقێت و بسڕێت و بەڕەعبێ کە دروستیەکەن تاگراتێکی تەرۆر یەکێک لە ئەستراتیژیەکانە شەڕە تەرۆر ناڕواتە قاڵە بە شەڕ بردنەوە یا دۆڕاندن هیچ شەڕی لەم دنیا بردنەوەکەی هەتا هەتاینەوەکە دۆڕاندنەکەی هەتا هەتاینەوەکە سەدام حوسێن لەگەڵ مەڵام سەفا بۆ خاتر مەڵام سەفا چوو ئەلجەزایری ئیمزا کرد بۆ ئێران ساڵە 1357 1970 ساڵە 80 سەدام حوسێن هاتە بەرە دووربین ئەلجەزایری دڕی پەلامار ئێرانیدا لەوێ شکستی خوارد لەگا پەلامار ئێرانیدا هەروە کە شەڕە متعارفیش دیسانەوە بە پێوانەی سەرکەوتن و ژێرکەوتن تعبیر ناکرێ هەروە کە ویڵاتە متحدەی ئەمریکا وەختی تاڵەبانی کردە دەرەوە و ئیدعای کرد سەرکەوتی ئیشە ساڵە 2025 ئیدعا بکە شکستی خوارد لە تاڵەبان ئەفغان شکاندیان ئەمریکا شکیا استراتیژی تەرۆر استراتیژی بردنەوە و دۆڕاندن نییە تەرۆر کۆمەڵی ئامانجی هەست وەختی تۆ تەرۆر ئەەکەی
كوملي آمانجتز نوع عمليات بتونايجي شر الجبهي شر الدوهيز متعارف لقل يكتريا حركام لم تكتيك واستراتيجي هاي نظامية آمانج خويهس تيرور كومليك رد فعل دروسك أم كومل رد فعل أوشتان أخو القيني كمد نزرتوس بامن يبود ببجيرم يك غزة 306 كيلومتر شوار قوشة أم خلق غزة إشينما غزة بجي حموي شار نية بريكي زوي زراعية 100 كيلومتر شوار قوشي مالا شارع 2,200,000 فلسطيني واتيا إسرائيل ديواري كشاو الدوري أوروباي بيانو ودقورة ترين زيناني دنيا فلسطيني فراموش كردبو خلق غزة لك قماروا خليكوا تقين ولاتانا عربي أما انتو بيانجي ولاتانا عربي نيشن ستيتا كان دقل إسرائيل كوتبونا هاوكاري كردن هل سر أوبو كياسر عرفات داستاني هاس مسألة فلسطين وقضية فلسطين خب هدف أول شكاندنا قمارو كيشان السرنجة عالم وتمركز السرنجة البصر غزة بو فلسطين بو جهان حيبوه راي قشتي جهان وشقامة جهان حيبوه فلسطيني رحم جنكانيان وكوتشك أبينن ويقشتيان 5 مناو 10 مناو دروسك دروسيك هم إيران سوربرايز بو هم إسرائيل سوربرايز بو هم أمريكا إسرائيل هج دمانغ خليك الشركة سيولات حيزة عربيت والشش روش خلاص بون إسرائيل بأول بال لم يجو هج دمانغ خليك الشركة أمانة تمام التبعات يقبو كدرنجام الرد فعل كان شي اتفاقي كوتا دمامك دولة إيران لا دريا مجبور بو بريد روزناني محور مقاومة كوكات وتغيير الشهرباء ودمامك خريقة قور إيران باوكاري إسرائيل 7 أكتوبر دنيا قورا رشلاتنا وراسي شي بدورا قورا هل امرو ارتش إسرائيل ديسانا وفرماني دا حملة مثلا شغلتيك چیەکە تمام خەڵکە قەزا کوژێ ڕۆژە دوای ئەوە چیەکە ئەو سەقەزێکی گرکە و وێرانی کرد و چی بێکە بە فلستینی چیەکە پس ئەمەی کە تۆ نایفەهمی و نی لە سەڵاحیەتە توا کە نەزەری لەسەر بەی ئەمەسە کە تۆ ئستراتیژیهای نظامی نازانی و نازانی هەر کام لەم ئستراتیژیهایە عسكري ونظامي بكل كشيري تولا كامل درتان نروي تدرو كنا نكتيب نظامي خوين قصواغي عبد اللطيف بيجقلق لصحي بخاري وابن الطيمية وأمانة كنا نكتيب خوين قصو كلاوزويت خوين قصو ماكي أولي وهنا الشر خوين قصو سنتزوت خوين قصو هنا الشر أمانة خويني تو ابن الطيمية ديك لنا يخويني تو بولا خطو قصلاكي بودا خودو نظر دين گرکت توهین بو دین اسلام بیری گرکت مردم تفو لعنت بکا لدین اسلام بو کاری واقعی تو رضای خواهی گوره لبه انسحابی بجیشی مسلمانان کرد نک هر بردوام بیو بڵێ با هەمووی لە ناو چێت ستۆ پێ دوایە هێرشی 7 ئۆکتۆبەر هەڵە بوو زیانی مسلمانان بوو نەقسی هەبوو لە ڕووی پێودانگە شەرعیەکانەوە زیانی کە ئەم مسلمان کەم تۆ چ زیانێکە کردە تۆ قمە نەرمتر بووگە وەزعیەتە خاسترە وەکو گوێرەکە ئەلمێنیە خۆی تۆ
علی قەرەداغی کێ ژیانە کامتان خراو بووگە ئێوە خیرەتە نەداشتتان چوار فلستینی خەریکە ئیسێنێتەوە تازە ئەگەر ئیسلامی تەماشایەکەین تۆ خیرەتە نەداشتت جورئەتە نەداشتت شەرافەتە نەداشتت فلستینی خەریکەی واتە بەرەو زیان بۆ مسلمانان ئێستا دینارەکانە تۆ نایێت نایێت واضح بەڵێ سەد لە سەد بۆچی کاک ڕەنج ئێمە دەبێت لە سەر یەک شت اتفاقکەین ئەرێ مسلمانانی جیهان بڕیاری سەرکەوتن و شکست بڕیارێکی حزبیە ئیخوان موسلیمین دەیدات یا بڕیارێکی واقعیە سەیری نەتائیج و بەرهەم سەر دەکرێت لە زانانی ئەهلی سونە بکرا لە شارەزایان بکرا لە ئەزهەر بکرا لە هەیە عولەمای سونە بکرا لە یەکەتی زانان بکرا هی جیهانی ئیسلامی پێش دەست پێکردن پێ دوایە هایتە وەختی ئەحمەقوی خۆت بە ئومورات نەقلی بوەسیەکەویتە قسەهای مفتکردن بڕیارە سەرکەوتن بۆ مەگە سەرکەوتنی واتە و ژیرکەوتن تۆ ئەتوانی بێژی سەرکەوتن و ژیرکەوتن بە چه معنایەکە تۆ چمە بەستێکە دەست کامە گیرت هەست خەریکی چیەکەی تۆ بە چی ئیژی سەرکەوتن و ژێرکەوتن ئەمەی کە دەمامە کە تەمامە ئێوەی لادا خراو بوو بۆچی ئێشێ سەرکەوتن وێت تۆ ئەم دیاردانە چۆن خەریکی تەقسیمەکەیتەوە یعنی مردم لە فەڕەنسا لە کاتە حکوومەتە ویشیە نەمەشەیە شەڕی کردایە و بەرەی مقاومەتی دروست کردایە نەمەشەیە و کاری بکردایە مەشەیە تەسلیم ئادۆڵف هیتلەر بووایە ئەرێ تۆ کێی تۆ شەریکت دزی یا ڕەفیق قافڵەی کامیانی تۆ کی دەم دینی تۆوە دەردە چییە خوا ئەم دینی تۆوە دەردە چییە خوا چه احتیاجی بۆ نوێژە تۆ عبودیەتە تۆ هەست دەتون عیزەتە هەست نە کەرامەتە هەست نە شەرەفە هەست نە حقوق هەست نە ئازادیت هەست تۆ هیچەکەنی دفاعی لێ بکەی حەداقل بڕۆ خواکان و کۆیلە لە هێگل بخوێنەوە نا فڵتەفڵت نەکەی بێژی لە قورئانە مشتان هەسا لە ئەوڵۆ پێتە بۆ دێوە چونکە عەدالەتتان نییە لە قورئانە تێوریزەیشتان نەکردە ئەگەر ئەرەستوو نوێ نێستان تۆ لە دنیای مۆدەرنا زندگیەکەی ژیانەکەی نانە مفت خواردنە زەکاتە مفتگرتنە لە دنیای مۆدەرنا ممکن بووگەها بە بەهەمهێنانە زێدەی دنیای مۆدەرن ممکن بووگا وگەنە تۆ سپێ داخست تۆ مزگەوتە ناتوانی دروستکەی وا لە تو لە چواردە قەڕنا یەک مزگەوتە نییە نیسە تۆ بە ئیمکاناتە چاپ و پوڵ و کاغەز و تەولیدە ئەنبوو چاپ قورئانە بۆ ممکن بووگە وەگەرنە تۆ یەک جلدە کامل قورئانە نییە درۆکەی نیست لە هیچ کۆیە نەتبووگە تو درۆکەی هیچ دەستگاهەکی منسەجمیە ئیلاهیاتیت نییە ئەسڵەن ئیلاهیات ڕەبتی بە تۆ نییە تۆ مشتی متەکەلمە هەست تۆ ئیلاهیات نییە یان تئۆلۆژیت نییە نیست ئەم فڵتە بۆ مشتێ درۆزن لە ئەقلیمە کوردستانە هاکەن بازیە بارسلۆنا و ڕال مادریدە دوو شێر چوونە گژی یەکتری تۆش بڕۆ خوا ئەقڵۆ باتێ بڕۆ خوا ئەقڵۆ باتێ من جگەرە و ئفتخارەوە کێشم بە عیبی نازانم تۆ شەهامەتت بوێ ئەو دزی و دەخەڵیە ئەیکەی ئەو خوێڕیگەریەکە و بێعەقڵیە وا هەسە مەیشارەوە نییە بەلاحەتە خۆتان هاوارەکەن دا بڕۆن تۆزێ بخوێنەوە بوون بە خەڵکە دنیای ئەمڕۆ ئەم فڵتەتان بە ئیمکاناتە دنیای ئەمڕۆ ممکن بووگەها وەگەن ئەم فڵتەتان نەیەکردا وەزانین تا ئەیبی دۆزی دەسوێ ئێستا من سیگار بکێشم قسەکانم باتڵە کا سیگار کێشانە من هیچێکە نەدۆزیوە نا خوا خۆی ئەزانێ ئێوە منحرفکەرە ئینسانن لە ڕێگەی خوا مشتی منحرف
بۆ مەگە نازانین ئێمە ئێوە کێن؟ کوڕە پێغەمەرە نێوە، کوڕە مردمانە لە وڵاتە، وا پڕن لە 2000 دانە زۆعف و درۆ و برسیەتی و کاولی و ترس و کێن خۆ کوڕە خوانیە. شەڕەبکەن یان مەیکەن بۆچی مەیکەن؟ ڕاکەم ئێمە تاریخمان هەیە لە مێژوودا لە ساڵی 1948 لە ساڵی 1956 لە ساڵی 1967 کە جەنگ کرا وڵاتان سێ وڵات میسر و ئوردون و سووریا بەشدار بوون لەگەڵ فەڵەستینیەکان دژی جوولەکە شکستێکی گەورەیان هێنا، سینا و زۆرێک لە جۆلان و زۆرێک لە ئەڕضی سووریاش گیرە، هەمووی گیرە ئەو منطقەیە. بۆچی؟ جوولەکە هەر خۆی نییە، ئیسرائیل هەر خۆی نییە. کێ ئیسرائیلی هێنا لە فەڵەستین داینە؟ بەریتانیا هێناوێتی داینەوە، بەریتانیا لە پشتێتی، وڵاتانی ئەوروپا لە پشتێتی، ئەمریکا لە پشتێتی. بە ئاشکرا ترامپ ڕۆژانە دەڵێ من لە پشت ئیسرائیلم. بینەران وریان سەیریکە پێویست بەمە ناکە. کاکە گیان خۆت مەدە لە غوسڵە تەعمید. من ئیستا دەق قورعانە بۆ ئەکەم و ئەکسەرهم لا یعقلون. جمێنە بۆ ئەبژێرم 1 تا 1000 لە عەوامە کە الأنعام گرتگە تا حمالة الحطب. ئێوە بەحسی جمێن نەکەنا. ئەگەر تۆ ئەمڕۆ موسڵمانی دا لەبەر ئەوە نییە تۆ تاڵە بە حەقیقەتی دا لەبەر ئەوەسە محەممەد سەرکەوتگە، وەگەرنە تۆیش فەرزەندە ئەبوو جەهل بوویت، ناشی ئینسان ئاقڵێکوی. ئەو گشتە عتاب و خطابە بە مشرکین و بە درۆزن و فی قلوبهم مەرەزونی وتکە وەک یەکێکی وەکو تۆی وتکە. تۆ فکر نەکەی ئەمڕۆ چون مۆدەیە و وایتە ناوی ملیۆن ئینسانە و مزگەوتە بۆ دروستەکەن تۆ ئەلحەمدولیلا موسڵمانی. تۆ لە سەردەمە پێغەمبەر ئیسلام لەوانە بوو بەرد بگریتە پێغەمبەر، چون تۆ خۆ عەقڵە نییە دانیشی لەسەر عەقڵ قسە بکەی. هەسە دا بە من بێژە تۆ چۆن نەزانی کە قورعان وحی خوداوەندە؟ چۆن نەزانی؟ چۆن نەزانی وحی خوداوەندە؟ چون پێغەمبەر ئیسلام سەرکەوت؟ چون زوانە شمشێر مەوجودە؟ چون تەکفیرە کابێژی وانیە؟ چۆن نەزانیت؟ متوەجێ بووە کاورا خەریکە بە ئاشکارای عاڵەم خۆڵە کاتە ناو چاوە و خەڵکە، سەڵاحیەتی نییە لە بابەتێکا دەخاڵەت کا دەخاڵەتی دیاکە. 207 و ئەمانە بابوون بۆ ئێمە باسەکە، ئەویش لە دەورانێکە کە ئەم جاهلە بەم دەورانە، نەجاهلە ئەبلەهە، جاهل نادانە، کاورا ئەبلەهە. تو ئەبلەهی کاکەگیان، تو ئەزانی سەردەمە شەڕە ساتور نییە، سەردەمە تەفجیرات و فیشەک و ئەسلحەی گەرمە. زیاتر شەرحێکەی پرسیارێکی تری لای من دروست کرد کۆمەک بە فامی بینەرانەکە. ئەمە منەباتەوە بۆ ئیتفاقی کام دێڤد، ئەمە منەباتەوە بۆ ئەوەی کە عالەمی ئیسلامی لە بری شەڕی غەزەوات و جەنگ شەڕی دیبلۆماسیەت بکەن. کەواتە تۆ پێت وایە ئەوەی کە بەری ڕزگاری خوازی فەڵەستین لە ڕێکەوتن کاکە ئێمە عالەمی ئیسلامیمان نییە، قسەی مفتە. عالەمە ئیسلامیمان نییە، ئەمانە گشتی دەستاویز و وشەگە لە دنیای جەدیدن. نێسمان لە حەج کوێنەمان بووگە، نێسمان ئێمە عالەمە ئیسلامان نییە، ئەمە کلمەی مەسیحیە، مەسیحیەکان بە ئێوە وتیانە. نێسمان عالەمە ئیسلام لە حەج کوێ نەبووگە عەزیزم، ئەبوو درۆوەکەن. ئێوە بە مۆدێرنیتە ممکن بووگن، ئێوە بە مۆدێرنیتە مصحەفتان ئیمکانە چاپی پەیا کردگە. درۆکەین یەک مصحەف بێرن کۆنتر لە 500 ساڵە پێش بە تەکمیلی بێرنی، یەک مصحەف بە تەکمیلیە. عزیز بەحس من حق و باطل بوون الدین نییە ها، مۆدێرنیتەس. تۆ بە مۆدێرنیتە ممکن بووکی، تۆ بە بودجێ حکوومەتە هەرێمە کوردستان وا 50,000 مزگەوت دروستەکە ممکن بووکی، تۆ بە بودجێ ئەوقاف ممکن بووکی، تۆ بە بەرهێمهێنانە دنیای ئەمڕۆ ممکن بووکی، تۆ بە مکەبەرەی مزگەوت و سۆشیال میدیا و شەڕ مەڵا هەڵۆ و مامۆستا هەورامی و مەلا مەزهەر و تۆ دیبەیتە ڕوودا و دیبەیتە ساڵ
بابەتی چی؟ بۆ ئێوە کێن؟ قەزیەیە فلستین قەزیەیە مۆدەرنە ڕەبتی و ئیسلامیەتەوە نییە ئاغەیان. ئەمەی کە فلستینی محاولە بکات لە هەر کەرەستەیە کەڵک وەربگری لەبەرەوەی بتوانێت بەردەوامی بکات بە جەنگی خۆی و حەقی خۆیزی حەقی خۆیزی. ئێوە ئیدعاکەن ئەومەی ئیسلامین حیجی نیەن، ئیدعاکەی وڵاتانی ئیسلامی یەک لێ خێڕیترن. چینێوە؟ هەر کامتان بۆ خۆتان تعبیر و تەفسیرێگەکا و بەرداشتێ لە نەقڵەکە. نامەکانی ئۆسلۆ یا خەریک بوو بەدەستی هێنا واقعیتر بوو لەمەی کە حەماس ئێوە زۆر واقعیتر بوو، بەڵام چێتێکیدا سەبەبێک لە سەبەبەکانی تێک بزانە لە باوەڕ ئیسلامیە ئێوە ئەقڵ خوایدا، ئەقڵ بە خوێندنەوە دروست نابێ. ئیمامە شافعی 5 ساڵی بوو کەیتوانی کارگە لە خاڵق العادە بکە. ئەگەر وا بۆی بڕۆین خوا بۆ ئێوە ئەقلی نەداگە و منی داگە. 1 ملیۆن کتێب بخوێن تۆ ناوێتە بەشەر، ناتوانانی ئیجتیهادیش بکەی لەبەرەوەی خوا ئەقلی پێت نەداگە، پێتی نەداگە. خەڵک لە ئیعجازە کەلامە تۆ لە 5 ساڵەگیا نایژێ وەکو ئیمام محەممەد غەزالی نایژێ، ببەخشن ئیمام محەممەد شافعی نایژێ. تۆ بە خوێندنەوەی سەح بخاری ئیبن تەیمیە تەوان ئیجتیهاد نییە، هەر کەسێ ئەم کڵاوە نیەتە سەر درۆکە، چون تۆ بە گوێرەیە سنەتە ئیسلامی ئەقڵە نییە، ئەقڵ خوایدا، ئەقڵ اکتسابی نییە و تۆ کەسبی ناکەی بە خوێندنەوە. یانەکەی حەماس بۆچی هەر جارێک کە شەڕ دەکرێت کە ئەم تاریخانم بۆچی باس کرد کولی شەڕێک لەگەڵ ئیسرائیل بە پارە بیکڕە دەیکڕێت لە مەسلحەتی ئیسرائیل لە شەڕکردن. بۆ چونکە فەرموو واقع سەلماندی مسلمانانی غەزە نەوەڵا غەڵەتە کرد لە مەسلحەتی ئیسرائیل نییە. ئیسرائیل نیە لە سویسرا، ئیسرائیل وا لە ناوە دڵە عەرەبە وە نیشن ستەیت عەرەبیەکانە. تەنانەت ئیسرائیل سەلیقەی خۆراکی باقلەواس و تەحینەس و هەروانە سەواو خەڵکەی خۆ. ئیسرائیل ئیشی ڕۆژێک یا بیر کاتۆ لەم ڕۆژهەڵاتە ناوەڕاستە ئەژیت یا کۆچکە دەرچێت. سەڵاح ئیسرائیل لە شەڕانیە. ئیسرائیل گەرەکێسی بێرێتی خوارە و لە بینی بووە شەڕنەوێ، بۆیە جمهوری ئیسلامیان دروست کرد تا ئیسرائیل بپارێزێت لە شەڕ بە ناوی شەڕ. حەماس ئێستا گەورەترین یارمەتیدەری دنیای ئیسلامە، گەورەترین یارمەتیدەری ئیسرائیلە. بە نەتیجە بڵێ بەڵێ بەس بە نیەت نا بە نەتیجە هەر جەنگێک ئەو جەنگانی کە لەگەڵ ئیسرائیل کراون بە مەسلحەتی ئیسرائیل تەواو بووە، بە زەرری مسلمانان شکاوتەوە. کەواتە بزانم جەنگێک لە زەرری مسلمانە نایکەم. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەری خوا لە مەکە بۆچی جەنگی نەکرد، بۆچی دیفاعی نەکرد، بۆچی دەیفەرموو سەبرن یا ئالە یاسر فەئینە موعیدەکم الجەنە. ئەگەر جوڵا با و مسلمانانی جوڵاندبا ئەوەی کە هەیە ئەویش لەناو دەچوو. اینجا ئایا ئەمەی کە پێغەمبەر ئیسلام ئەگەر کڵاشینکۆفی بۆیە لە مەکە نەیەدا لە ئەبوو سوفیان بیکوژێ لە کێ ترسیە؟ لە 200 دانە سپێوە قوڕیش. مەگە تۆ ئەو ئەدعا ناکەی؟ پێغەمبەر ئیسلام چی نەکرد؟ کۆچی نەکرد بۆ حەبەشە، کۆچی نەکرد بۆ مەدینە، چی نەکرد؟ وتی غەڵەتم کرد، وتی ئیشتبام کرد، وتی قۆڕە قۆڕی سکم هات گوێم زننگیاوە. شاهدی من کێس کە کابراوت کێسی ئیقرە بیسمی ڕەبیکە الەزی خەلەق الئینسانە من ئەلەق. مەگەر پێغەمبەر ئیسلام مقتەدای تۆ نییە؟ یەک دەحفە محەممەد پەشیمان بوو لە قسەیەکە کردی، وتی گشتان بەڕاستی ڕێزتان هەست و ڕازەکەی و ناوی قسە بکەین و ئەو گشتان بەڕێزن. وای وت؟ وای نەوت خۆ وتی؟
بۆ ئەم بەشەی ناژی مەسئەلە محەممەدە کە محەممەد پاشەکشەی کردو تەسلیم بوو تەوتەئەی قەتڵیان کرد تەسلیم بوو چووە شەعبە ئەبی تالب لە برسا خەریک و نەمردن تەمامە سروەتە خەدیجەی خەرج کرد تەمامە سروەتە عەبوو بەکری خەرج کرد تەمامە سروەتە عوسمانی خەرج کرد پەشیمان بوو وتی غەڵەتم کرد نەوت وتی نەکونە تۆ فکرەکەی خوا لەشکرە زەرەهیە تانکە ئابرامزی بۆ هەنارد خوا لەشکرە زەرەهیە تانکە ئابرامزی هەنارد بۆ محەممەد سیارەی دەرعی پێدا حمایەی پێدا کابرا نەڕوێ دواوە نەیوت غەڵەتم کرد نەیوت اشتباهم کرد تۆ بە چه قیمەتێ نایژی غەڵەتم کرد بە چه قیمەتێ نایژی محەممەد مەگەر خۆی نەخستووە ناوی مەهلەکە محەممەد لە ناو قوڕەیشێکا کە بوتیان ئەپەرەسی تجارەتیان ئەکرد لە مەککە هاتووتی گشتان درۆکەن ئەمە بوتە ئێوە کافرن ئێوە جاهلن وای نەوت تەوهینی کرد بە هیماکانیان بە سیماکانیان تەوهینی کرد ئیهانەی کرد جمێنی دا بە ئەجدادیان دایبیان محەممەد خۆی نەخستەناوە مەهلەکە خستی محەممەد خۆی خستەناوە مەهلەکە خستی نەیشیوە درۆکە من پێغەمبەرە خوانیم فقەتیش خۆی شاهدە خۆی بوو لە غارە حێرا و لە ئەشکەوتە حێرا حەج کەسێ شاهیدی نەبوو حەج کەسێ شاهادەتی بۆ نەیەدا ڕازەکە یا درۆکە یەک لەحزە شەکێکی گەورە دای نەگرت لە تۆقاندنێک کە لێ یەکەن بڕواتە دواوە بۆ ئەم قسانە ناکەی بۆ ئەم قسانە ناکەی من ناژم ئێوە دوژمنە خوان دوژمنە دینە ئیسلام و محەممەدن کاکە خوا عەقڵی پێت نەداگە فاسدی بۆچی لە جێگەیەکا قسە ئەکەی کە تۆ سەڵاحیەتە نییە قسە بکەی مەهلەکەی پێغەمبەرە ئیسلام ئیدعای پێغەمبەری بوو لەناو کوفارە لەناو مشتێک کافرە ئیدعای کرد باتڵیانی کردو مماشاتی نەکرد نەیکرد دەیسە پێغەمبەر ئیسلام عەقلی بوو یا عەقلینەوە بوو یا نەیوو عەقڵە تۆ ئەو لەتیفە سەلەفی چیت پێژێ لەناو مشتە کوفارە چی ئەەکەی هاوارەکەی سەلەفیت تۆ کاری واکەی جورئەتە واکەی وەختی بزانیت کوژن ئیمکانی هەز بتکوژن کردی ناوی بنین سەرشۆڕی ناوی بنین زەلیلی ناوی بنین عەمیلی ناوی بنین جوولەکەیتی و بەکرێ جیلاوی بۆیە من دائیمەن یعنی پرسیار لەو برا بەڕێزانە دەکەم نەک بڵێم تێگڕای یەکگرت و تێگڕای ئیخوان نا هایتە کاک دکتۆر عەبدولەتیف من وتم ئێوە شارلاتانن ئێوە ساختەچی دروزنن ئینشاءڵڵا خوایەک بێت وێ بخاتە فیسەقەرە بۆ خاتر درۆکانتان بۆ خاتر تەسلیمە شەهوات بوونتان ئەوانەی کە تۆمەتی جوولەکە بوون و کافر بوون و عەمیل و بەکرێ جێرایی بۆ ئێمە دادەنێن جورئەتی ئەوەشیان نەکرد بێن دانیشن لەم دیبەیتە من دەڵم جورئەتیان نەکرد کە کردبیان داهاتن دادەنیشن ئێستا کە ئاغای عەبدولەتیفە سەلەفی من ئایسە درۆی گەورەیەکم لە تۆ دەرخست مەهلەکەی پێغەمبەر لە ئیدعای پێغەمبەرەتی بوو باتڵکردنە تەمامە سنەتە قوڕەیش و عەرەب بوو یەک نەفەر هەر عەقڵە سەلیمی وە تۆ ئێژێت تۆ یەک نەفەری چاری ئەم گشتە خەڵکە ناکەی ئەو عەقڵەی تۆ ئەو عەقڵەی تۆ وا تۆ خەڵکی باسی یەکەی مەهلەکەکە ئەوە نییە پێغەمبەر شەڕی نەکرد پێغەمبەر ئیدعایەکی کرد لە شەڕ خەیری خراوتر بوو ئیعلانە شەڕ بوو بە ئێمە دەڵێن ئەمانە جوولەکەن ئەمانە کافرن منافقن تی قوربان
والله شتێکم نەوتوە غەیری ئەوە نەبێت کە پێغەمبەری خوا و سەحابە کردویانە زەحمە نەبێت پێغەمبەر بڵێن جوولەکە و منافق و ترسنۆک بوو. باشە لە زۆر شوێنە دکتۆر من سڵا پێ بڵێ من 3 ڕۆژە خەریکی تەحزیراتم بڕوا ناکەم حرفێکە بێ لەسەرم قەزەیە و ئەوەی کە تۆڵی ئیخوانەکانیان مناڵە نێردرتوی ئیسلامی کوردستان حرفێکیان وتبێت تەنانەت کۆمنت ناخوێنەوە کۆمنتیشم خوێنەوە حەس ناکەی تۆ زیاتر و بەڵگە قورعانیان ناهێنیتەوە کە لە ساڵحی ئەرگۆمنتەکەی خۆتا یەک بەڵگای شەڕی ئوحود هێناوەتەوە کردوتە بە بنێشتە خۆشەی سەرزار بەڵام ئەو هەموو جەنگەی کە من بۆ تەڵم بەلایەتی ئەپەڕی لە کاتێکا پێغەمبەر ئەو شەڕەی براکەم ئەوەی کە دەیکەنە بەڵگە وكم من فئة قليلة غلبت فئة كثيرة بإذن الله أما ذا كان بلغا ضرب بسرچا بابي كينا بلغا أو فئة قليلة أمرو كتو باسي دكيلا فلسطين غلبت فئة كثيرة سركوت بسر فئة كي قوردا أما بأي مسابتي كر الشرع إسلام رجعته إيوه بقرآن در مورد الشر لدنياي إمروار رجعتي كي جاهلانس وإيوه غلط أكن كرجعتي بيكن وبلغي لي تيرنو قياس دورية تيركوانو ساتور تك الدورية تفجيرات وشر ميكروبيو شر النووي وأصلحو أصلحي قرم ناكريت توانا تخريب يق نفر لدنياي أمروا يقبه هزارانه من يقبدو من دانيتي البار بيكيسين بيه لسرط لكاروان نظامي كابيو اسم أتوانم حتى قلن بيو بكجم يق نفريش بإشاري قامكي نحن اسم سواره بي نمشقي قرقة نعزلاتي قرقة قامكي يو حقتان دخل لهرشي أمور بكن بناوة متوليان الدين خداوند حقتان دخلت يابكن دين خو أخراومك ميكن بال بش معنويته مردم كزول دار مياقا بمينيتو دخلت يا مكان شوك مكان خلقي شوك مكان نشان مدن سواد تانس قبل هاي كلاو برداري كن وابقنو عامل نفرة مردم لانشي بيجن دين اگر سركوتون برا من انسحاب دكم عفوا من ألير برانبر رودا ولا برانبر همو بين راندلا من بشيمانم غلط بوم نتيجة سلمان دي كأم فئة قليلة سركوت بس فئة كثيرة كذا فئة قليلة فئة أحمق لدنياي أمروا بيواني سركوتن بوناكري سركوتن بش بروباغندا يهس بش تسلط بر أفكار عمومي هس بش دستاورت هاي جهاني هس ما بيجن سركوتن بش الدبلوماسي هس بس إعلان راقيان دنيا هس كاوري كاول كام سركوتن دوباري دكمو سركوتن بغياري كي حزبية إخوان مسلمين ديدات ضلي أو من توقيع إنك سركوتين يا سركوتن واقع ونتائجه كام يعني يكبر صار لتوكم مالا أجر أما بري رزقاري خوازي فلسطين أجر ما فتح بي كردا وأنا سرزنشت بدا كردن والله كام زاناي قوري سلفية كردباي همان موقف مدبو كام زاناي قوري سلفية كردباي كواتتو وكو خوت وكو سلفية كان في دواء حماس بنو نراتي وشرناكات نانا بنو نراتي مسلمانان يعني تيقراي جيهان بي كره مسلمانان تيان تي گیریاگ لأویغور چینا مسلمان چی و ترهات چی تيان تي گیریاگ لچچنا خایدار یا نیقصب که بسلمان چی تا بسلمانان جهان بسلمانان جهان روجنی تجاوز و تعدیان بینکری روجنی مورد احانه واقع نبن وهلا كوي مسلمان ايوه باسيه كان وهلا كوي مسلمانان جهان لميانمار خلقنا هالدري مسلمانان جهان ما ندي مسلمانان جهان وانا كوي تو كار اوليات كل دوران مودرنا السلفيت بالاساسي دانياغا دروس كردن امه هاوردنوي خلافه بو دادي تو بقيت السخرة كيش الدولة ملتكان نيشن استيتكان بديدي دنيا مودرن بزرنجي خوش باسيكي لحظية تحقير أمتي وخلافتي أحيانا بناو خلافة عثماني تو بعنوان الشكوناوي
واللحزية إهانته، مومنت إهانته، مومنت تحقيره. تو استقبالي ليكي سخركي شعال سعودي من لسن نهج خود قساكم ها، لسن نهج أمي، لسن نهج إسلامي، لسن نهج خلافتي. تاج كاملني تتوان تقولي ذكردنا أمر خلافة وتشمك أمة نوغل دنياي مدرنة نتبوغ نتواني له. ئیشم لەسەر ئەوەنی بە نوێنەتی چێدەیکا نەخێر بە نوێنەتی ئێمە نایکە بۆ ئەو نوێنەرەتیان بۆ ئیمزاکەی نەخێر بۆچی نابراکەم نەپرسیان بە عولەمای ئەهلی سوننە کردووە نەپرسیان بە دەسەڵاتدارانی هیچ وڵاتێک کردی عەربی کردووە کە كاكا جان علماء أهل السنة كين مركزه مراجعية يبدس جهان إسلام كويس يكي وكو باباي كاثوليك بأمن شانبان مركز كنيساية أرثوذكس روسيا بأمن شانبان دادي كويس كل إقليم كردستان 5 كيلومتر فاصلة لقنية كتير يكي شافعية يكي صوفية يكي سلفية وكتو يكي مدخلية يكي جهادية يكي إخوانية كامسا مركزية فتاواية إسلامة ولا كوي حكماء إسلامي بالدولة ملة سازي عصر مودرن لقرن بيستو ممكن بوغن بوي تماميتيان يا ملك دسكردن وكو حسين شاي أردن وكو خاندان السعودي وكو خاندان الدول خليج قطر وإمارات يا لقيران كودتاي نظامي وانقلابات نظامية يك للدوا يك مؤسسية ارتشبر ساختي دس استعمار هر العراق كتو قرتك تا سوريا كت تا لبنان تا مصر تا الجزائر ايوه خلقك شوين ڕووداوای کۆمەک و هاوکاریان لێ دەکەن یعنی یەکێک لە قسەکانی یەکێک لە سەرانی حەماس دەڵێ پاراستنی حەماس جەنگاوەرەکان ئەرچی ئێمە و نەفەقەکانمان بۆ ئەوان لێداوە ئێمە بەڵام پاراستنی خەڵکی غەزە ئەوە لە ئەستۆی ئومومی متحیدە و ئیسرائیلە لە ئەستۆی ئومومی متحیدەیە لە ئەستۆی وڵاتە عەرەبیەکانە خەڵکی غەزە بپارێزن یعنی تۆ ئەم میلەتە بەرەڵا دەکەی بۆ ڕەحمی ئومەمی متحیدە بۆ ئەو وڵاتە عەرەبیانەی کە پێیان دەڵێن نا کاورێک کاول درۆ مەکە ئێوە مشتێ دەوڵەت ملەتان دروست کردگە هیچ مەعنا و مەفهومێکی نییە ئەربابە یەهودی و مەسیحی بۆتانی دروست کردگە مشتێ خانەدانە حیزی هاوڕگە حاکمی کردگە بێوێ معلوم نییە لەکوێ هاتکن ئێوە هیچ مەفهومێکتان بۆ سووریەی بوون نییە هەر بەم تاریخە حیزە درۆزنانە بۆت بڕم پێە سووریە یا بەشێک بووگە لە ئیمپراتوریە ڕۆم یا لەودا بەشێک بووگە لە ئیمپراتوریەتە ئیسلامی هیچ وەخت کیانە مستەقلێک نەوە هیچ وەخت دائما شعب سووری لە ژێرە قاچە دانێ نێرەکەرا بووگن یا بە عنوان ئیمپراتور یا بە عنوانە خەلیفە یا بە عنوانە سوڵتان یا لە ژێرە قاچە زەنگیاوگن یا لە ژێرە قاچە سەڵاحەدیناوگن تاکەی تا زمانە جەنگ جیهانی ئەووەڵ ئەم شاماتە چۆن بۆ سووریە طاغوتن و کافرن و خۆفرۆشن و دینفرۆشن ئەم خەڵکی غەزە بۆ ئەوان لێ دەگەڕی جەنگاوەرەکانیش لە نەفەقەکەدا جێگایان باشە و سەلامەتن هەر نەبێ ئەو ئەسیرە جوولەکانەی کە گرتانن ئەو ئەسیرانەتان جوان پس ئەگەر ئەمانە نەهاتایەنا شتێک بەناوە ناسیۆنالیزمە عەرەبی دروست بکەن مەوجودیەتە دەوڵەت ملەتیان معنای نەبوو
ئەمان لەوەی کە ئەمانە ئەگەر اشتراکیان بەر ئەساس زوان بگرتایە ئەو جارتەکە 21 وڵاتە ڕوبەڕوو 19 وڵاتە ڕوبەڕوو ببەخشە دەیستریشی چی پێ بکەن فلسطین عامل وحدەتە ئەمانە بوو لە لیگە عەرەبە فلسطین ئەمەی فامی لوبنان فلسطینە ئوردن فلسطینە سووریە فلسطینە حاڵیت بوو یا حاڵیت نەبوو دول عربی موجودیت خۆیان بە فلسطین و حفظ کردگە وەگەرنە 5 دقیقە دەوام نایرن عێراقی بوون یعنی چی ئەی سعودیە عەرەبستان بوون یعنی چی چه معنایەکی سعودیە عەرەبستان بوون چه معنایەکی قەتەڕی بوون کوێیتی بوون یعنی چی بەس دول عەرەبی خێرە باوکیان ناکەن دول عەرەبی گرەویان کرد استقرارە خۆ و تەداومە خۆیان بە فلسطین ممکن کرد هەر ئەم ئەردەنەی وا تۆشی ڕەشیق لەسەر یەکەی 20,000 فلسطینی کوشت لە ئەیلول الئەسوەدا لەبەرەوە مەلەک حوسێنە خوێڕی و کوڕە شەریف و مەکە زیقی کردو کە یاسر عەرەفات ئوردنی لێ نەگری پس دەوڵەت ملەتهایی وەکو قارچک دروست کریاگە بەناو عەرەبی تەوزیحاتی گەرەک بوو کە فلسطین بوو بە هەوێنیان ئاستن لە نەفەقەکاندا ئەی ئەو هەموو مناڵ و ژنەی فەڵەستین ئەو هەموو مسلمانە ئەی بۆ ئەوانیشتان نەدەبێت زۆرینەی خەڵکی غەزا ئەوانیان نەویستووە ئەوتە سەیریکە بۆ لە 2006 لە گەرمەی ئیتیفاقی ئۆسلۆکە ئیسناد دەکەیتە سەر ئەوان لە بەری ڕزگاری خوازی فەڵەستینەوە بە شەرعێتێکی پەرلەمانی بێنە سەر حکوم ئەگەر خەڵکی غەزایان لەگەڵانێ خەڵکی غەزە لەگەڵ یانە لە ئاشناییدا لەگەڵ یانە ئەوان باڵادەست و هاتن دەستیان بەسەر ڕۆژەکەدا گرتووە بەڵام خەڵکی غەزە لەگەڵ یان نی لەو شەڕ و کوشتارێکە کرا ناتۆ قەڵەتە کرد خەڵکە غەزەس گەمار و دریابە کاورە لە 360 کیلومتری چوارگۆشە محاسرە کریابە حسابی کە بزانە کات چێنی کاورە بە شەرە خومامر نیە بکەیتە نای کولانە تۆ پاسپۆرتە عێراقی خسکەسە گیرفانە فرت بە بەنگلادێشە فرت بە عەرەبستانە فرت بە تایلەندا بۆ جیهاد و نیکاح کارەوە لە 360 کیلومتری ورە بەعا کوڕ خاس ئەخ بوو پوڵ هەرتانی کردە بابا دین و ئیمانە پێشکەشی شەرافەتە بێ بێشەرەف شەرافەتت بێ گەنجێ لە ئیقلیمە کوردستانە ئەمڕۆژی خەریکە ئەخمکیم لەو عێراقە پانوبەرینە خەریکە ئەخمکیم بە پێ هەڕاکە حتا ئەوروپا کاورە لە 360 کیلومترە گەمارە و دریاگە دیواریان بۆ دروست کردە بەری ئاوە پشتی دیوارە ئەو هێرشەیکە کرا ئەمە هەموو خەڵک هەیە 5 کوڕی کوژرا وەڵێ حەسبی الله ونعم الوەکیل ئەوانە پلەی شەهادەتیان وەرگرت بوو بەس ئیستنادەکەیتە سەرڵاتانێکە لە صالحی ئەرگۆمنتەکەتە لە 179 يعتقدون أن حماس خسرت الحرب ئەمە کوێ میستفتانەی کردووە يافا هر فلسطين ل 174 يطالبون حماس بالتخلي عن حكم غزة ل 176 ل 184 يرون أن الإخوان المسلمين كانت سببا في تأجيج الحرب ل 171 يرون أن حماس مسؤولة عن اندلاع الحرب ل 161 يؤيدون حل التنظيمات المسلحة في قطاع غزة أنجا أقوالي قادة كان شان كذي هنوا أما هم قصير نعم إخوان المسلمين لمصر مسرينا كاتو بياغ عبد الفتاح سيسي تبنات من السري إخوان المسلمين لتركيا تركنا كاتو بياغ سخركيش دنياس ترك إخوان المسلمين لعيشكوي دنيا مروفي وابينا كرقك خلق فلسطين وغزة كان أو فلسطيني بونا واكا من إخوان المسلمين
إخوان المسلمين يودرس كرجل إقليم كردستان ياكل يكفاس الترن جهاد النكاح نبي حي جهاد كتير نزانن شون إخوان المسلمين قارماني وكو يحيى سنوار دروز زكاة ودروز ناكا شون قسەی خەڵکی ئەوەیە کە ڕاپرسی کراوە لەسەری باشە هەر ئەزاف الإيمان لە پێشەکەکەما وتم ئێوەی سەلەفی چەندین بزنسمانتان هەیە کاکە حەماس غەڵەتی کرد کاکە حەماس گۆبەنێکی نایەوە کاکە حەماس ئیسلامی یا بە فەتارت هەر نەتانەتوانی لانی کەم بۆ ژن و مناڵە کیلۆیە پیاز بە $14 بتڵێ شیر بە $55 هەر نەتانەتوانی بەشداری و کەمپەینانە بکەن ئێستا لە مناڵانی جیهان پارەکۆکەنەوە خەریکە ورچی پاندا لە ناوەچێ لە قوتبەکان ئێستا لا أرجنتين وبرازيل مظاهرة أم همو سلفية كخبيتان وين ونراتي جهاني إسلام كانوا تنائب أم كاكيشي خرس باندا لقطب كانوا لبينجي خرس باندا نتشينا لقطب كانوا لبينجي وسربا أهل سلفنو بيادي شريعتي خالصي إسلام كان نتانتواني للرو إنساني وموقف تانبه وتتسلفي بلا بس شو ما دام الله سلفي براشي دم جاري من خوم برسيار من الكراوة و تو مارش کراو لراست و خو توما تو انا هاوکاری کۆ دەکەنەوە بیهێنین بۆ فەڵاستین تو منەخێر ئەو جیهەتانی کە کۆی دەکەنەوە وەکو بەخشین وەکو کاک حاجی کاروان ئەوانە بۆ ئەوانی ببن یعنی من ناگاتە دەست خەڵکی غەزە نانە دەستخۆشیشی لێ دەکەم تۆ یەک سوالە لێ یەکەم تۆ بۆ سەلەفیت بۆ ئەگەڕیتەوە سەر سەلەفە ساڵح بۆ ئەگەڕیتەوە سەر قەرائەتە لە قورئان و بەرداشتە لە قورئان ئیلا بۆ دروستکردنە قەرائەتی یەکدەست و ئومەتە چیترە 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 ئەگەر تۆ ئەم ئەدعانەکەی ئەتوانی نەقشە فرشتە بگێڕی بێژی خوا لە ئاسمان و وەحی پێت کردە تۆ شمشێرە ڕاستەکەی خوایی ئەتوانی داعی وا بکەیت تا هەڵە دڕن تۆ بەرەساسی چی داعاکەی سەلەفی دێم کارە ئێوە یەکەن ئومەتتان دروست کردە ئێوە تا ئەم دەقیقە ئومەتتان دروست کردە منافقینە جیرە خۆرانە دەوڵەت ملەتایی بەرهەم زەنەندەی ئومەت ئەزانی چی ئومەتی نابوود کردە چی نیشن ستیت کاورا پێی وایە شعبە سووریە شعبە عێراقیە بە ئەو چ ڕەبتێکی هەست 200 ملیۆن مسڵمان لە هێندا هەست بە ئەو چ ڕەبتێکی هەست مسڵمانان لە موزامبیق ئەمرن یان نامرن عربستانە سعودی سنوورەکانی داخستکە پاسپۆرتە حیزە سعودی ئەداوە خەڵکی سەرزەمینە نەژدێک کە بۆ خاترە ئیسلام فەخری گرتبە کووە ئەمە خەڵک نایزانێ ئێمە ئەیزانین ها پێتان وا نەبێ و حیتەرانە لە ئەقلیم و کوردستانەیە کە لە جێگەیەکی تراتوان بکەن کۆتانەکەم و کۆتانەکەم و من بە چاکە دەڵێن چاک یعنی کە ئەمە کراوە بەس من کەس ناناسم ڕێگایە کە کۆمەکی پێدا بنێرم یارمەتی لە خەڵک کۆکم ئەوانیش بە نوێنەری کۆمەک کۆکەرەوان نازانی بگاتە دەستی ئەمێ من وتومە بە خەڵک پێوتم بیبن بۆ ئەو لە مزگەوتی بەهەژ نایکەی نازانم بۆ کوێ برم ئەمە یەک دووهەمیان براکەی من ئێمە نابێت کاکڕەنج بۆ ئەتوانی یەک پرسیار لە تۆکەم یەک پرسیار لە تۆکەم ئینسان پیرۆزە یان مزگەوتی باشت ئینسان بۆچی بۆ مزگەوتی بەهشت کۆمەک کۆکەیتەوە بۆچی بوو هەموو مناڵەی لەت بووە لە ناو قوماتەکە بە باوەشی دایکەوە خوێنی لێ ئەچۆڕێ نانیش نییە بیخوا باوکی هێزی تیان بینێتە چاڵ کۆمەک کۆ ناکەیتەوە ئەوەڵەن ئەو کارە ساتەی بەسەر ئەو خەڵکەدا هاتووە من سەبەب نیم تێدا حەماس سەبەبە نەک من وەکو سەبەب دەڵێم ئەژینە قاتیل و بکوش ئیسرائیلە دووهەمیان ببوورە حەماس سەبەبە وتم حەماس چێمون نامەرجی کە سەبەب ئیسرارە بە وەسان لەسەر شناسە خۆیە تەسلیمەوە هێگل با دەرسێکە بەم ژێ دوو ذاتە خوداگاه دوو کەنچەز لە بەرامبەر یەکتری هاویسن گەرەکیانە ئەویەکی بە تەسلیمە خۆیان دەربێرن ئەگەر
طرف مقابل تسلیم بو یکی کن ابید به ارباب یکی کن ابی بکویله اگر به شر بین یکی کن بمرید ارباب و کویله دروست نوید اگر هرت کن بمرید ارباب و کویله دروست نوید کابرا نیگره که بیوتو کویله تو گرکت وزور بیکیت کویله کویله زا کویله زاده تو گرکت بیکیت کویله او انسانه اما انا ودركتو ناقا نودركتو وقال نتوت وان ناوي دقة كانت استخراجي وقلنا استخراجي وكرت من تام قصاني سلفي راي قرم بابتك تولانية توزيك دكتور مسنى امين توزيك هم حلويست انساني تيخات هم هەڵوێستە سیاسی تێخات هەم ئەحیانەن هەڵوێستە موسڵمانیشی تێخات بازم تۆزی هەڵوێستە و ئینسانە قابلە تەحملترە بەڵام دیسانەوە بە دکتۆر موسەنا ئامینیش ڕەبتی نییە سەبارەت بەم قەزی قسە بکە سەڵاحیەتی نییە سەڵاحیەتیان نییە حەقیان نییە سەبارەت بە قەزی فلستین قسە بکەن من ام كرت قسمة كده رغم ويك فرمان دوبوم تايو متوجه بون اما شانو قريه خولة شاو خلقي كردنا منافقي ودروزنية سوار بر چيروكي بناو دين اسلام كاسبي كردنا وجود فاسد خوتير كردنا اما معنويتي لينا يتدرو عبدايتي خوي لينا يتدرو دیاردەی دین وەکو بەشە معنەویە مردم خراپەکە قەزەونیەکە ئێوە حەجکامتان کوڕ ئیمام محەممەد شافعی نیەن دانیشت مەجۆڵێن حەجکامتان نابغە نیەن حەجکامتان دەڵێ ئەقڵێکی عەجیب و غەریب نیەن لە ناوە حافزە قالە ئەسقەر و قالە باقل وتن قال صاحب البخاري وتن هنرنية خوتان مخنا هربودا تاو برشق نكون دانيش مجورين لا يا خوش